پزیشکی ددان بەشداری کردووە لە چاندنی دانەوە لە جوانی و نەخۆشیەکان و نەشتەرگەری پووکەوە لە عیلاجی و چارەسەری ئەوەی دەماریدان لە تیشکیدان بە 3D دایمنشن لە نەخۆشیەکان و چارەسەری نەخۆشیەکانی دەم هەمویان بەشداریان کردووە. بەنسبەتی خوێندداران پێویستیان بە زانستی زیاترە، بەنسبەتی پزیشکی ددان پێویستیان بەو شتە پێشکەوتووە و پێشەوەی هەیە. ماوەی زیاتر لە 3 ساڵە حکوومەتی هەرێم خوێندکارانی کۆلێژەکانی پزیشکی ددانی دانەمەزراندووە. ئەوەش وای کردووە دەرچوانی ئەو کۆلێژە داوای داخستنی یەکجاری بەشەکانیان بکەن. هاوکات بەڕێوەبەری تەندروستی سلێمانیش دەڵێت بەهۆی دانەمەزراندنی پزیشکەکانەوە قورساییەکی گەورە کەوتوتە سەر کەرتی تەندروستی لە کاتی چارەسەرکردنی نەخۆشەکاندا. ساڵی 2016 500,000 نەخۆش یعنی 9 ملیۆن کەس سەردانی پزیشکی دانی کردووە لە ئەو دوو سنتەری کە هەمانە و لە مەڵبەندە تەندروستیەکان 50,000 نەشتەرگەری ددان کراوە. بە تەئکید پێویستیمان بە دکتۆری دانەوە دکتۆری ددان دانەمەزراوە، پێویستمان پێیەتی بۆ دەرەوەی شارەکان، پێویستمان پێیەتی بۆ ناو شارەکان و خۆشی مەفروزە کە دابمەزێ بۆەوەی ڕەنجەکەی بە بەلاژ نەڕوا. بەڵام ئەوەی من ئاگادار بم دکتۆری ئام دامەزرا، ئەوەی کە من پێیان کتوم ئەڵێن پلانی حکوومەت ئەوەیە کە بە دوای ئێستا دکتۆری دان دامەزرێنێ، دوای ئەوە دکتۆری سەیدەلانی و پەرستاری زانکۆ دامەزرێنێ. ئەمە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بەهۆی قەیرانەکە نازانم. خوێندکارانی کۆلێژە پزیشکیەکان بە ناومێدیەوە دەڕوان نەداهاتووی خۆیان و دەڵێن لا کەرتە حکومیەکاندا دامەزراندن نیە و لا کەرتی تایبەتیشدا بەشداریان پێ ناکرێت. ئەوەش کاریگەری نەرێنی لەسەر خوێندن و ئاستی زانستیان دروست کردووە. وەکیت کاریگەری سلبی ئەمە لە ساڵانی داهاتوە دەکەوێت بە کەمبوونەوەی دکتۆر و کەمبوونەوەی خزمەتگوزاری ددان کە پێشکەشی وڵاتیان نەکرێت. وەکو بزانن سەری شوێنە حکومیەکان بۆ چارەسەری دان 7 مانگ 8 مانگ جاری ساڵ بەرەو دووە یعنی ئەنووسرێت. ئەمە بەجددی شتێکی زۆر خراپە و کاریگەری زۆر خراپەیە لەسەر تەندروستی دەمودانی هاوڵاتیانی وڵاتەکەمان. باوتەی بەرپرسانی تەندروستی سلێمانی نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی ددان لە شارەکەدا ژمارەیەکی هێزگار زۆر نەخۆش ڕوویان تێدەکات. بە شێوەیەک لە ماوەی ساڵی ڕابردوودا زیاتر لە 500,000 نەخۆش سەردانی نەخۆشخانەکانی کردووە و 50,000 نەشتەرگەریش ئەنجام دراوە. هەروەها بەرپرسانی تەندروستی دەڵێن ئەگەرچی بەردەوام داوای دامەزراندنی پزیشک و کارمەندی تەندروستی دەکەن بەڵام حکوومەت وەڵامیان ناداتەوە. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.